بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند ڕێکاری پێویستیان بۆ ڕێگری لە تەزویر گرتوۆتە بەر. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە بەغداد ڕایگەیان ئامادەکاریەکانیان تەواو کردە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و داوا لە هاوڵاتیان دەکەن بە گەورم و گوڕیەوە بەشدار بن بەو پێی هەڵبژاردن تاکە ڕێگای چاکسازیە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەکان چۆن وایە کارێک گیراوەتە بەر بۆ ڕێگری لە تەزویر وە چەندێک بەشداری زۆرینەی هاوڵاتیان تەزویری هەڵبژاردن کەم دەکاتەوە. لەگەڵ مامە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕای دەگەێنێت ڕێکاری پێویستیان بۆ ڕێگری لە تەزویر گرتووەتە بەر و لە ماوەی 24 کاتژمێرشدا ئەنجامی سەرەتایی هەڵبژاردنەکان ڕادەگەێنرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە بەغداد جەلیل عەدنان سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند کۆمیسیۆن سەرجەم ئامادەکاریەکانی تایبەت بە ئەنجامدانی هەڵبژاردنەکان تەواو کردووە. لەوانە نیوەکردنەوەی تۆماری دەنگدەران و ناوی کاندیدان و ئەنجامدانی سێ تاقیکردنەوە بۆ ئامێرەکانی تایبەت بۆ دەنگدان و ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردنەکان. سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وتیشی دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان لە 90 خولەکدا ئەنجامی هەڵبژاردنەکان لە پارێزگاکانەوە دەکاتە نووسینگەی نیشتیمانی لە بەغدا و لە ماوەی 24 کاتژمێردا ئەنجامی سەرەتایی دەنگدان ڕادەگەێنرێت. جەلیل عەدنان ئاماژەی بەوەشدا کە لیژنەی باڵای ئەمنی هەڵبژاردنەکان ئامادەکاریەکانی بە ئامانجی پاراستنی بنکە و ناوەندەکانی دەنگدان لە ڕۆژی دەنگداندا تەواو کردووە. سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە عێراق باسی لەوەش کرد لەبەر چەند هۆکارێک هەڵبژاردنەکانی داهاتوو لە هەڵبژاردنەکانی ڕابردوو جیاوازترە و کۆمیسیۆن پابەندە بە جێبەجێکردنی یاسای نوێی هەڵبژاردنەکان. هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە دەی مانگی داهاتوو بەڕێوە دەچێت و زیاتر لە 3000 کاندید بەشداری تێدا دەکەن و بۆ بەدەستهێنانی 329 کورسی پەرلەمانی عێراق بە پێی بڕیارێکی ئەنجومەنی یاساییی نێودەوڵەتیش نەتەوە یەکگرتووەکان چاودێری هەڵبژاردنەکان دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان دانەدارە یاساناس و لێکۆڕەر لە بواری هەڵبژاردن لە ستۆدیۆی سەرکی هەروەها لە هەولێرەوە هۆگر چەتۆ ڕێکخەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاکدانا بەخێربێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا باز لە گرنگی بەشداری هاوڵاتیان و بەیاخی دەنگ چییە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە جەنابت و هاوڕێم کاک هۆگر و تەواوی بینەر و بیسەری کەناڵی ئەسمانی پەیام. لە ڕاستیدا پرۆسەی بەشداری سیاسی وەکو مافێکی سیاسی هەمیشە نمایش کراوە لە هەموو دەستوری وڵاتەکان لە هەموو ئەو ڕێکەوتن نامە و مەوافقە دەولیانەی کە شرۆڤەی ماف و ئازادیەکانیان کردووە یەکێک لە ناو مافەکانیان بە مافە سیاسیەکان داناوە کە بریتە لە مافی خۆپاڵاوتن و مافی دەنگدان. ئەمە وەکو مافێکی گرنگ هاتووت دیوە تا بێ هەمیشە دەسەڵاتی سیاسی بۆی هەم خۆی نوێ بکاتەوە هەم شەرعیەتی یاسایی و خۆی دووپات بکاتەوە ناو بەناو هەڵبژاردن بکاوە بەڕاستی هەڵبژاردنێکی دروست بکانی نەوعەمما بە ڕێژەیەکی باش کواڵتیەکەی بەرێتە سەرەوە نەکەر بۆ نمایش و جۆرێک لە ڕۆتین و لە کۆڵکردنەوە. تۆ تەماشا بکە لە هەندێک وڵاتە بۆ نمونەوەی کە مەبیستمانە لە وڵاتی وەکو بەریتانیا هەموو ساڵێک لە بەروارێکی دیاریکرا و هەڵبژاردنێکەکرێ. ساڵێک بۆ ئەنجومەنی نوێنەرانە، ساڵێک بۆ لەوێ دوو مەجلیسیە دوو ئەنجومەنیە، بۆ ئەنجومەنێکی شارەوانیە بۆ هەڵبژاردن بۆ جۆرێک ئەنجومەنی هەڵبژێراوە کەواتە تۆ هەموو ساڵێ لە بەروارێکە لە بیرتە کە جۆرێک هەڵبژاردن نەکرێ. ئەم دەنگەی تۆ وەکو دەنگدەر دوجار هەر ڕۆژێکرد نییە ڕۆژەکانی دیش هەتا ئەم بیستمە لەوێڵێن ئەم ڕۆژە بۆ ئێمەیە و نازانم دەیدا ڕۆژەکانی دی بۆ هەندێک دەسەڵاتدار و چیوچێوانی ئەو هەموو ڕۆژەکانی تیژ هاوڵاتی ئەگەر دەنگەکەی ڕاستە و خۆ و ڕاستەقی نەبێەوە بێڵن هەڵبژاردنێکی دروست بکە زۆربەی ڕۆژەکان ئەتوانێت ڕسمی واتە بایەخ و ئەرزشی دەنگەکەی خۆی ببینێتەوە. لەمڕۆ ئەم بایەخەیە توانین لێرە بچینە ناو بابەتەکە کە بۆ وڵاتانی وەکو ئێمە کە هێشتا لە قۆناغی ئینتیقالی و جۆرێک لە دارەدارەی پێگرتنن بۆ وەرگرتنی هەندێک چەمکی دەوڵەتداری و بەشداری هاوڵاتی و دۆزینەوەی سەنگ و کێشی
یعنی دەنگی هاوڵاتی ئێمە دیمەنێکی باشە تۆ تەماشا بکەگەر هەڵبژاردن بکرێ لەوانە شتێکی خۆش بێنی بۆ هاوڵاتی لە وڵاتانە هەندێک لە وڵاتانە بۆن منە وڵاتمان هەیە ئەنجومەنی هەڵبژێراوی هەیە بەس بوو لە 150 توانێت خەڵک دەنگ بە 150کەی تری مەلیک بدانێ بە تەعین ئەوە بە جۆرێک بۆ پڕکردنەوەیەوە کەواتە ئێمە لەسەر ڕێی ئەوەی کە مەدیوە باشەکانێتی دیوە ناباشەکانی پڕۆسەکانیش بریتێ لەوەی کامیشە ئەوەی دەسەڵاتی هەیە زۆرتر دەتوانێت نفوزی خۆی بەکاربێنێ ئەو کایانی کە باسێکەکەن حرامکراوی ئەوانی دیێ بۆ ئەو هەمووی دروستایە چونکە پارەی لەبەردەسە هێزی لەبەردەسە بەدەستی بە هەمووی ڕاگا تەنانەت ئەو باسی ڕابردووی بکە کۆمەڵی ئەمجاد و دەستکەوتی هەیە ڕازەکە هایەتی چونکە ئەو خۆی پارەشتی لەبەرتەسا بووە چونکە بۆ منە خۆتۆ ناتوانانی وەکو هاوڵاتی جادەقیر بکەیت یان سبەین تۆ کاندیدیشبی چۆن نتوانانی باسی بکەی بڵێ فڵان جادە من قیرم کردووە ئەوە لە دەسەڵاتی تۆ نیە تەنانەت گەڕەکێکیش نییە بۆیە لێرەوە ئەم پرسە ئەم بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران دروستی بکەین لە دوای یاسا تازەکەیەوە ئەوە هەستی پێ دەکرێت لە جۆرێک ڕێکەوتنی نێوان هێزەکانە کە بیانوێ بە شێوەک لە شێوەکانی احتیکاری دەنگی هاوڵاتی بکەن بەڵام لێرە ئەوەشمان هەر بۆ دەرەکەوێتەوە کە لێرە هاوڵاتی بۆ خۆی گرنگە و دەنگدەر بایەخی خۆی هەیە هەنی باخی دەنگەکانی زۆر گرنگە هەم لە کواڵیتەکەی لە ڕێژەی شەرعەتی دەنگدانەکە لەش ئاستی دیاریکردنی کورسیەکان چونکەم جاراگەری هەیە بەو کواڵیتێ فراوانە نەبێ زیاتر احتیکار بکرێت لەسەر چەند لایەنێک باشە بەس ئێستا لەم هەڵبژاردنە ئەوە دەنگی هاوڵاتی نەخشەی سیاسی دیاری دەکات ئەگەر خەڵک زۆر بەشداری بکە یاخود ئەو هێزە باڵادەستەکانن یاخۆی خەڵک زۆر بەشداری بکە ئەوە نەخشەی سیاسی 4 ساڵی داهاتوو دیاری دەکە نوێنرایەتی هەرێم بێ لە بەغدا بەگشتی لە سواتچێوی عێراقا بێ بەڵێ عەرزەکەم تەمەعنەوەی کە باسێکە دەنگی کووردا بەزێ و چیەکە بۆ شێوە ئەو پرسانە ڕاز نییە چونکە هەرێکێ لە بازنەکان کاندیدی خۆی دیاریکرا و کورسی خۆی هەیە جا هەموو کاندیدەکانی قوارێکی دیاریکراویش دەربچێ هەر بێتە نوێنەری کورد هەروەها ئەوانی دی شەروابن ئەو ڕاستێ بە چاکی بزانین ئەوە بەو شێوەی بەڵام ئەوەی کە گرنگە لە ناو پرسەکە بریتە لە هەندێک مەلەفاتی ماوە هات پێڵن مەلەفاتی ساخن ئەوانە بن بە ئەرچی گەورە گەورە ئەگەر کاندیدی بەهێز بۆ نمونە کاندیدێک لە ڕووی زمانی بزانێت تۆ تەماشا بکە کاندید لەم قۆناغی کە ئێستا منتیان پێوترێ قۆناغێکی هەستیار کە بریتە لە هەڵمەتی هەڵبژاردن کاندید نابێت لەم کاتا خۆی بناسێنێ کاندید دەبێت ژمارەکەی بناسێنێ جا تۆ ئێستا تازە پێمان لێ تۆ کەیت و کوڕیکەی یان چیت کردو چۆنە ئەو بەڕاستە و کارەساتە ئەبێت تۆ لە مەرحەلا بەس بە هاوڵاتیان بڵێ ژمارەکەم ئەو نێو لەو بازنم بە تۆ ناسراوی بای ئەوەندەی بتوانانی متمانەکە وەربگری نەک سواڵی دەنگ بکەی ئەمە لایەنێک کە پاشان یاساکە ئەوەی کردو بە شێوەیە کە بۆتە جۆرێک لە قایمەی فەردی کە بۆ بە قایمەی فەردی هەندێک قوارە هەیە خۆی بەشدار نین کەچی کاندیدیان هەیە بەڵام ئەوەی کە سەیرم پێ هات من لە سەر جادەکانی دەخوێنمەوە بینم بۆ فێوە قوارە هەیە بەشدارە کاندیدی شەیە کەچی بە کەس نازانێت کاندیدەکان کێن واتە لۆگۆی قوارەکە ئەوانە بە گشتی دەرەکەون زیاترە چێتەوە خانەی قوارەکە نەگەچێتشکاری چیە گەر بۆ منە لیستێک تاکوێستا کاندیدەکانی خۆی ئاشکرانەکە بۆ خەڵک ئیشکالی تێدایە هەر بەگشتی خۆی ئەوەی پێوترێ نیەتی مشەڕع ئەوەی پێوترێ سیاسی تەشریعی لەناو یاسای هەڵبژاردننی ئەمجاری عێراق ئەوەیە کە کاندید زۆرتر بەهێز بێواتە ئەگەر بیرتان بێ فۆکەسەکەیان ئەو پێ دەوترێت دەنگی شاریعها لەو کاتێ لە هەڵبژاردنەکانی پار بووکەی بوو هێرار بوو دەنگدەر ئەو هەڵبژاردنە بڵێن خۆپشاندانە دەنگیان وا بوو دەنگیان بەرزە کردەوە کە ئێمە خودی کاندیدەکان بناسین ئێمە دەنگ نادەین بە قوارەکان تەنان هەندێکیان لەسەر تێبینیان هەبوو لەسەر حیزبی و قواری سیاسی وەنێ کەواتە فۆکەسەکە زیاتر لەسەر کاندیدە بەهێزی کاندید وای کردو کە هەندێک جار تۆ ناچاربی کاندیدی زۆر دیاریان کاندیدێک کە دووبارە بێ بۆی تۆ شاریعەکە تاغزیە بکەیت تۆ دەنگ کۆکەیتەوە لێرە بەڕاستی خەڵک دەرناچێنی بە قەدەریەوەی پرۆژەکە سەرەخەی نەک کاندیدێک دەکەیتە خاوەنی کورسێکی پەرلەمان باشە بەس سەبارەت بەو لایەنەی کە کاندیدەکانیان ئاشکرا ناکەن لە کاتێکا بەڕێز دەڵی ینی ئەم جارە زۆر تەرکیز لەسەر کاندیدە پەیوەندی بە لاوازیەوە هەیە دەنگدەر حەق خۆیەتی بزانیت زۆرە کاندیدێک بنێرێت بیناسێت گرینگەوە بۆ دەنگدەر هەر خۆی یەک چەمەکەیە لێرەدا پێدەوترێ بە عەرەبیە العزوف عن التەصویت یعنی ئەو جۆرێک لە خاوی ساردکردنەوەی خەڵکو و پشتەڵکردن لە جۆرێک لە دەنگدان ئەمە ئەم حاڵتەیەکێک لەوانە ئەوە دروستێکات تۆ کاندیدەکەی نەناسی باشە ئێمە چوین بەرەو لیستی نیمچەکراوە ئێستا یان بەرەو کراوەی تەواو
ئێمە لەو قۆناغان واتە ئێمە چونتە قۆناغێکی بەرز لە مشارەکەی سیاسی لەم قۆناغات و هێشتاکانی دەکانە ڕەنگە من و تۆی هاواتێ تۆ ئاگامان لێبێ بەڵام دەنگدەر شاریعی کوردی ئەمە ناناسێ بەشێکی عیلاقی بەوەیە کە تۆ بازارەکە پڕ کردووە لە خەڵکی ناشایستە بەڕاستیەوە کردووە هەر سومعی پرۆسەکەش و ناشرین کردووە یعنی تۆ پێت وا بێتەوە تەماشا بکە من وەکو دەنگدەرێک تەماشاکەم یەکێک لە نمایشی چەند کاندیدێکم لە بەرنامەیە کابینەیەکێکیان هەموو پلانەکەی ئەوە بووی و من نرخی غا سەرزانەکەم یعنی تۆ لە ڕاستیە ئەم قسانە هەر مەهزەلێنی وکوایە تۆ گاڵتە بە شعوری گۆگرەکان دەکەی یا دەنگدەرەکان دەکەی ئەمە مەترسێکی گەورە بوو وای کردووە تۆ ئیسیفامی دروست پێی لەسەر کۆی مشارکین کۆی بەشداران بۆیە لێرەوە ئەو ڕاستی دووپاتەکەمەوە هەمیشە کەسایەتیەکان گرنگن بەڵام لە قەدەری ئەوە شاوە بزانام لەسەریشم نووسیوە کە کاندید دوای دەرچوونەکەشی هیوادارم تووشی جۆرێک لە غڕور نەبێ و هەرگیز وای نێتە بەرچاو کە خۆیشتە و خۆی میحوەرە و دەمەکەی بگۆڕێ وەڵامی خەڵک نەداتەوە تەواو بۆ هەموو لایەکە بێ بزانێ هەم خێزانی خۆی هەم خێزانە سیاسیەکەی کە قەوارەکەی لە پشتێوێتی ئەگەروانە وایە بە دڵنیاییەوە کاندیدی سەربەخۆ بە دەتوانین لە ١٩٩ زیاتری سەر ناکەون. بەڵێ سوپاس دەکەم کاک هۆگر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی دەیدا ئەوەندەی کە وەکو چاودێری هەڵبژاردن وەکو تۆڕی شەمسیش ئەوەی کە چاودێری باردۆخە دەکەن هەنگاوی پێویستی ناوە کۆمیسیۆن بۆ هەڵبژاردنەکە ئامادەکاریەکانی زۆر سوپاس ڕێز و حرمەتم بۆ ئێوەی بەڕێز و هەروها بینەرانی شەیە کاتێک باس لەو ئامادەکاریانە دەکەین ئەگەر پشت بە تێکست و وتارەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بەستین ئەوان دوێنێ دوایین سێم تێستیان ئەنجامدا بەپێی ئەو ئەگەرانەی کە خراوەتە ڕوو ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەری سەرۆکی کۆمسیۆن لە ڕووی تەکنیکیەوە ئەوان هەموو ئامادەکاریەکیان کردووە لە ڕووی توانای مرۆییەوە بەردەوامن لە ڕاهێنان ئێمە ئەمڕۆ بەشێک لە تیمەکانمان لە هەندێک لەو ڕاهێنانانە ئامادە ببوون لەگەڵ شاندی جیاوازی چاودێریکردن بۆ ئەوەی لەوێ با بڵێن بەشداری بکەن و ببینن کە کۆمسیۆن بەردەوامە لە پرۆسەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان و هەموو ئەو ئەگەرانەی کە ئەوان باسی دەکەن هەموو شتێک ئامادەیە کەرەستەکان گەیشتون لە ڕووی لۆجستیەوە دابش دەکرێن ئێستا بەسەر با بڵێن شارەکان و لزنەی ئەمنی ئێستا تەقیم بۆ ئەو شوێنانە دەکا کە کۆمسیۆن تەعاقودی لەگەڵ کردوون و تا ئەو مەخازینانەی هەیە کە چەندە لە ڕووی با بڵێن ئاسایشەوە شوێنی گونجاون بە تایبەتی مەسئلەی سووتان و دەست درێژیکردنە سەر ئەو شوێنانە ئەگەر هەیە لە هەڵبژاردن ڕووبدا لەو قۆناغەدان لە ڕووی ئیجرایی و عملیاتیەوە ئەوان ئەڵێن هەموو کارەکان بە شێوکی باش دەڕوە و ئامادەین بۆی هەڵبژاردن لە 10 ئۆکتۆبەر ئەنجام دەین. باشە بە زۆکو خۆتان کە چاودێری هەڵبژاردنەکان دەکەن ئەم ڕێکارانەی کە گیرانەتە بەرەو ئامادەکارانەی کە ئێستا کراون لە ئامادەکارەکانی هەڵبژاردننی پێش و باشترن بەتایبەت ئەوەی کە بۆ ڕێگری لە تەزویر ئەمە دوو بەشە بەشێکیان کاتێک باس لەو ئامادەکاریانە دەکەین لە دیدی ئێمە سەیری دەکەین ئێمە حقیقەت چەند سەرنجێکێ و پێشووتر خستومانەتە ڕوو کۆمسیۆنی ئێستا جەنابەت دەزانی بە پێی یاسای ژمارە سیوێکی 2019 هەموو ئەو کادیرە کۆنانەی کە لە کۆمسیۆن کاریان دەکرد تا بەڕێوەبەری هۆبا دوور خرانەوە لە کۆمسیۆن بە بڕیار و لە چوارچێوەی یاساکەدا تیمێکی تازە لە سەرتاسەری عێراق کاری کۆمسیۆن بەڕێوە دەبن و دەسەڵاتی باڵای ناو کۆمسیۆن لە دادوەران پێکاتووە حقت ئەمە بەشێکی بەشەکەی تری ئێمە لە چوارچێوەی سیستەمێک هەڵبژاردن بەڕێوە دەبین کە یەکەم جارە لە پاش 2023ەوە ئەو سیستەمە پیادە دەکرێتواتە ئەو خیبرانەی بە تەراکم هەمان بوو ئێستا زۆر بە ڕوونی و زەقی سوودی لێوەرناگیرێ بە تایبەتی لە دابشکردنی بازنەکان لە ئامادەکردنی پسوولەی دەنگدان لە شێوازی بەڕێوەبردن بە تایبەت ئەو زیادەکاریانەی کە لەسەر ئامێرەکان و ئەو با بڵێن چوارچێوانەی کە پێشتر کەم و کوڕی تێدا بۆ ئێستا ئیشی لەسەر دەکرێت بۆ ئەوە ڕوونە کە ینی ئەوە هەموو بارقورسیە لەسەر کۆمسیۆن تۆ خەڵکەکە تەمووی تازە بێ و هەروەها سیستەمێکی نوێی تازەش بێ ئەمە بەش یەکەمی پرسیارەکەتە کە ئایا ئێمە چۆنی دەبینین ئەمە پێمان وایە
ئەوەی دەگوترێ دەبێت لە تەطبیقدا بیبینین لە ڕۆژی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی ئەوە ڕوون دەبێتەوە کە ئەو ئامادەکاریانەی بانگەشتەی بۆ دەکەن وەکو پێویست ئەنجام دراوە ڕاهێنانی پێویست بە کارمەندەکان کراوە هەمویان لە ئیجرعاتەکان تێگەیشتون ئینجا ئەمەمان بۆ ڕوون دەبێتەوە بەشەکەی تری کە وابەستەیە بە ساختەکاری یا با بڵێن ئەوەی کە زەماناتە بۆ ئەوەی پرۆسەکە بە پاک و بێگەردی بەڕێوە بچێ هەندێک کەم و کوڕی ئەگەر پێوانەی بکەین بە 2010 هەبوون لە 2010دا کە بەشێکی لە چوارچەوەی یاسای نوێی هەڵبژاردن چارەسەر کراوە و بەشێکیشی کۆمسیۆن ڕێکاری گرتوۆتە بەر چارەسەری کردووە گرنگترین ئەوانەی کە هەن بۆ بینەرانی خۆشەویست ئەگەر بەزەقی یا ئەوانەی زۆر لە 2010 جێگای پرسیار و هەڵوەستە بوون تقریبا ئێمە 5 حاڵەتمان هەیە کە لە ئێستادا هەوڵی معالەجەکردنی دراوە یەکەمیان هەڵبژاردننی 2010 کە یەکەم خاڵ هەڵبژاردننی دەرەوە بوو کە بەداخەوە فەزیحەتێکی گەورە بوو ینی مرکز کڕین و فرۆشتنی تیابووانە و بڵاویش کراوەتەوە لە تەلەڤیزیۆن و تەقاریری حکومیش ئەویان خستۆتە ڕوو لەم هەڵبژاردنە بە هەر بیانوویەک بێ هەڵبژاردن لە دەرەوە ئەنجام نادرێ ینی ئەمەی کە ڕووی دەدا لە ڕابردوو بنبڕ کراوە دوو هەڵبژاردننی یا دەنگدانی تایبەتە دەنگدانی تایبەت یاساکە ئەوەی چارەسەر کردووە تەنها بە بتاقەی بایۆمەتری دەنگەدرێ و کۆمسیۆن ئیجرا ئەچکەشی زیاد کردیە کە لە 8 مانگ دەنگەدەن هەموو ئەوانەی کە لە هێزی تایبەت دەنگەدەن لەگەڵ ئەوەی کە بتاقەی بایۆمەتریان هەیە بۆ زەماناتی زیاتر بتاقەی بایۆمەتریەکان لێ وەردەگیرێ بۆ ئەوەی نەتوانێت لە ڕۆژی گشتیدا ئەگەر لا سەمەحەڵڵا کەسێک ناوی هەبێ لە شوێنێک دووبارە دەنگداتەوە ئەمە ئەوەش ئیجراایەکی تازەیە و گرنگە سێمیان مەسئلەی ئەو دەنگدەری ئاوارە ئەو ئاوارانەی کە هەبوون لە 2010 لە سەروی 680,000 کەس دەنجی داوە لە ئێستادا 122,000 کەس ئەم مەسئلەیە تەنها حەسر کراوە بە مخەیەمات ئاوارەیە کە لە دەرەوەی مخەیەمە دەبێت بچێتەوە شارەکەی خۆی دەنگ بدا گەرنا ناتوانێت دەنگ بدا دوو ئەو ئاوارانە بۆ یەکەم جارە لەگەڵ تەسویتی خاص دەنگەدەن و پاش ئەوەی کە دەنگەدەن هەر دەبێت بە بایۆمەتریش دەنگ بدەن و با بڵێن کارتەکەیان لێ وەردەگیرێتەوە ئەمە شنگاوێکی باشە کۆمسیۆن ئەو ئیجرعاتانەی کە وەریگرت ڕێگریەکی نسبی لە مەسئلەی ساختەیە ئەو بە لێشاو خەڵک دەنگدانە لە ناو کەمپەکان یا لە دەرەوەی کەمپەکان بە بیانووی ئاوارە مەسئلەی جوڵەی دانیشتوان و کردنەوەی مەراکزی نوێ ینی بنکەی وێزگەی دەنگدانی تازە ئەمە بە تەواوی قەدەغە کراوە تەنانەت لە فترەی تەحدیثیش نەدەبوو لە دائیرەیەک بۆ دایرەیەک کە خۆت بگوازەوە بۆی دەنگدەری یان جوڵە بە دەنگدەر نەکرێت لە منطقەیەک بۆ منطقەیەکە دوایین خاڵ کە کێشەی گەورەی تێدا بووە ئەویش مەسئلەی ئامێرەکانە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە کە کەم و کوڕی و کیماسێکی زۆر ناڕوونیەکی زۆر کەوای کرد ئەسڵەن عملیە ئینتیخابیەکە کێشەی تێبکەوێ کۆمسیۆن لا بدرێ مەجموعەیەک دادوەربێن جارێککە هەمواری دەنگەکان بکەن هەموو ئەو پرۆسەیە بەشێکی پەیوەندی بۆ ئامێران هەبوو لە ئێستادا ئەوەی کە کراوە با بڵین ئێمە سێ ئامێری ئەلکترۆنی بەکاردێنین لەو ئینتیخابەوە لە 2010 بەکارهاتووە یەکیان عودەی تەحقق یا با بڵێن سزیلی ئەلکترۆنی دەنگدەرانە دووەمیان جیهازی تەسریعی نەتایج ینی ئەنجامەکان دەژمێرێ و خێرای دەکا سێمیان ناردنە ئەو ئامێرانن کە پەیوەندی بە ناردنی دەنگەکان هەیە بۆ بنکەی سەرەکی لە بەغدا لە ئێستادا ئەوەی کە کراوە و فەرقە لەگەڵ 2010 یەکەم یاسا ئەوەی فەرز کردووە کە دەبێت لە هەر بنکەیەکی دەنگدان وێزگەیەک دەستنیشان بکرێت کە بەدەستی هەژماری دەنگەکان بکەنەوە بۆی بزانن ئەوەی کە بە شەریتی ئەلکترۆنی نەتایجەکانمان وەرگرت بقارنەی پێ بکەین ڕاست و ڕەوایە یان زارێک کە فلاش میمۆریەکان یان تا دوایی پڕکراونەتەوە و خەڵک چۆن دەنگ بدە ئەو هەر شەریتێک دەداتەوە هەر ئەنجامەکان بۆ لایەنێک حسابەکە بۆی ئەمە بڕەوێتەوە ئەم بڕیارێکی باشە لە ناو یاسادایە کۆمسیۆن مولزەمە پێی دوو کۆمسیۆن بۆ ئەوەی فلاش نەگۆڕدرێ ڕام نەگۆڕدرێ میمۆریەک لە یەکێک بۆ یەکێکە نەقڵ نەکەن ئەو ئامێرانە بە تایبەتی دوو ئامێری سەرەکی عودەی تەحقق لەگەڵ سندوقی دەنگدان بە کێبڵ ڕەبت کراون ئەو جارە ئەوەی کە کۆمسیۆن دەیڵێ و ئامێرەکان زیرەکتر کراون بۆ ئەوەی نەتواندرێ با بڵێن ئەم پرۆسەیە ساختەیی لەو ڕێ بکرێ ئینجا بۆ ناردنی دەرئەنجامەکانیش بۆ بەغدا بە سێ شێواز تاکیدی لێ دەکەنەوە شێوازی یەکەم ئەوەیە کە لە ڕێی ساتەوە و لەگەڵ شەریکەی سوورەیان ڕێککەوتون
قەمەری خاصیان حجز کردووە بۆ ئەو ڕۆژە بۆ ئەوی دەنگەکان لەوێەوە بنێرن. دووەم شەریکەی فاحس ئەو شەریکە ئەڵمانیە کە تعاقودی لەگە کراوە داوای لێکردوون کۆی پایلۆتەکە، ینی کۆی نەتیجەی سندوقەکە هەمووی سکانە ئەوەش بە فلاش لە ڕۆژی دەنگدان بنێردرێ بۆ ئەوان بۆی متابقەی پێ بکەن. سێم کۆی نەتیجەی کە لە شەریتەکە دەرچووە دەکرێتە کۆنووسێکیش بە هەمووان لەسەری واژۆ دەکەن، دەرەنجامەکان واژۆ دەکەن کە ئەو کۆنووسەژ نوسخەیەکی بۆ بەغدا دەڕوا بۆ ئەوەی ئەگەر لە ڕێگا هەکرا دووەسیقەی ترمان هەیە، ئەگەر فلاشەکە دەستکاری کرا نردومانە و مەحزەرمان هەیە. ئەمانە بەشێکن لەو ئیزراعاتە باشانەی کە کراوە و کۆمسیۆن زێی دەستخۆشیە و لەوانە هەمووی گرنگتر ئەو کۆمسیۆنەی ئێستا ئەوەی کە دەبینین بە تایبەتی سزادانی دوورخستنەوەی کاندیدێک بەهۆی کڕینی دەنگ، ئەمەش کردەیەکی باشە، نامەیەکی باشە کە حقیقت بەس لە ڕۆژی هەڵبژاردن ساختە ناکرێ، بەر لە هەڵبژاردن دوای هەڵبژاردنیش هەوڵ هەیە. ئەوەی کە ئێستا کۆمسیۆن ئەنجامی دەدا بە دوورخستنەوەی هەندێک کاندید بەوەی کە بە بەڵگا ئیسپات بۆ چۆ دەنجی کڕیوە و بتاقی کڕیوە بە نەتیجە دوور خراوەتەوە. ئەمەش ئیزراعەکی باشە بە بۆچوونی من کە ئەوانە هەمووی ڕێکاری باشن بۆ کەمکردنەوەی ساختە، بەڵام هەر عێراق بەلەدی مفاجعاتە و ئیرادەی سیاسی هێشتا دەیەوێت ساختە بکات، جهود سەرف دەکات بۆ دەبێت چاو بدەینێ و بزانین ئەو جارە لەو پرۆسێت کەم و کوڕی دەبینین چەندە کاریگەری لەسەر ئیرادەی دەنگ دەرهەیە و بیخەینە ڕوو پیشانی بدەین لە ئایندە. بەڵێ سپاس دەکەم کاک هۆگر. کاکدانە سەبارەت بەوەی کە بەڕێزوود لەم بڵین دەنگدانە کاندیدێک لاکەرەوەی هاوڵاتی چ جۆرە کاندیدێک متمانەی پێ بدە یاخود بۆ پەرلەمانی عێراق پێویستمان بە چ جۆرە کاندیدێکە؟ بەڵێ ئەگەر بێمە سەر ژماردنی ئەو مواسەفاتە باشانەی کە تەبعاً وێ ڕایگومانی باش بە هەموو کەسێک لە هەر ئاسیەکا بێ، بەڵام ئەو مەرجانە دوجار وەکو مەرجی دەرچوون وەکو مەرجی سەرکەوتنوان دوجار ئەم مەرجانە ئەگەر وەدی هاتن دوجار دەکاتەوەی پێدەوتێ ڕێژەی بەشداری زیاد دەبێ و خەڵک متمانەی بۆ پرۆسەکە دەگەڕێتەوە و تەنانەت هەروەکو مافێ سەیری ناکە دوجار وەکو هەندێک شیکاریەوەکان لەنجاری وایە ئەم مافە سیاسیە بێ بە ئەرکێکی سیاسیش لەگەڵیا، ینی وەکو ئەرکێک خۆی نمایشەکە کە تۆ بۆ سەرخستی پرۆسێک بچیتە ناو ئەو کایەوە واتە هەر سادە نییە بەشداریکردن یان نەکردن. ئەوە لایەنێکی ئەو مەرجانە یەکەمیان بە نەزەری بەندە من واقعی ترم، ینی زیاتر واقعیانە قسەکەم باوەڕم وایە لەو بەو پێی کە تۆ چی بۆ ناو ئەنجومەنێکی هەڵبژێراو لە دەوڵەتێکی فیدراالیە و زمانی فەرمی لەوێ ڕایەوەی کە کوردیش لەگەڵی دەستورە هاتووە، بەڵام لە ڕووی واقعیەوە خۆمانەوە ڕاستێ باشە زانین کە زمانی عەرەبی تەلیق، زمانی عەرەبی زانینی حرف و فاریزە و زمانی قەواعیدی ئەوانە لەگەڵ ڕێزم نا زمانێکی وا کە تۆ بتوانی پێ ڕابگەی لەسەر ئەم چەمکانەی کە بەکارهێنرێ بەتابێت لە کاتی تەشریع لە کاتی ئەوەی تۆ داکۆکیەکەی لە مافی هەرێمێک بۆ زانیاریتان ئێمە لە عێراقی فیدراڵە ئەم مۆدێلەی عێراقی پێکاتوە لە ڕووی سیستمی سیاسیەوە هەر نمونەی نییە لە هیچ وڵاتێکە. سیستمەکە ناوی فیدراڵیە، نظامی حکومەکەی باشە، پەرلەمانی اتحادیە کەچی تۆ تەماشاکەی خاوەنی یەک هەرێمە ئەوشها باسیەکەن مەترسیەکە ئێستا لە تێکی هەرێمەکەشیان لێ کردەوە تۆ تەماشا بکە شتێکیان داناوە بۆ ناوچانەی کە ئێمە بە کوردستانی ئەزانین و ئەوانش پێیان وایە چەمکێکیان دۆزیەوە بە ناوی چەمکی ناوچە جێناکۆکەکان یاخود مەناطق متەنازع عەلەیها ئەو چەمکە هەر غەڵەتە لە ڕووی فقهی دەستوریەوە ئەوە لە ناو داخلی دەوڵەیەکا نابێ بەکاربێ ئەو بۆ قەوارەیەک جەزیرەیەک لە نێوانی دوو دەوڵەتا کێشەی لەسەر بێ بەکارهێنرێ ئەوە بۆ ئێمە دەتوانین بڵێن بۆ کاتی خۆی سەروەری بووە بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێ حەل نەکراوە پێویست کەواتە تۆ بێ ئەم چەمکانە بە چاکی بزانین لە ڕووی زمانەوە. یەکێکی تر لەوانە بۆ زانیاریتان ئەو کەسانی نوێنەرایەتیەکەن دابەشبوونی ئەم ئەنجومەنانە کە هەڵبژێراون دوای دابەشە بن بۆ لیژانی فەرعی پێڵن پەرلەمانی بچووک ئەوەی کە پێڵەن لیژنەی بەڵێ لیژنە سەرکیەکانەوانی کە وەکو سیادین وەکو لیژنەی یاسایی و دارایی و تعاقود وانە لە عێراقا زۆرە چونکە عێراق خۆی دەوڵەتی فیدراڵی دەتوانێت گرێبەست بکە وەکو گرێبەستی کڕینی چەک و ئەوانە ئەو لیژنە چاودێریەکە تۆ تەماشای بکە لە ناو لیژنەی دارایی یا چەندین لیژانی فەرعیتر دروست دەبن کەواتە تۆ گەرە لانی کەمی وردەکاریە پرسە دارایی و ئابوووریەکان کە لە یەکجیان نەزانی یعنی چوویتە ئەوێ تەمعەن دەبێ هەر خولی یەکەم جارێ هەر سیر بکەیت و بزانی و فێربی و بیژمێری وەکو ئەوان باشە ئەمجا مەگەر لە خولەکانی دی پێڕابگەی ئەوە بەڕاستی کارەساتە. یەکێکی دی لەوانە بۆ زانێریتان ئەمە دەرکەوت کاندید ئەو سابە و فراوانیە نەبوو کە نمایندەی نوێنەرایەتی
پارێزگایەکە کاکە زیاد لە ملیۆنێک دانیشتوانی هەیە ئێستا لە بازنەیەکی دیاریکراوە چەند قەزا و ناحەیەک پێگەهێنێت توانێت زیاتر بە خەم و داواکاری خەڵکەکەی ڕابگاوە تا دوجار لەو ڕۆژەوەکە و کاندیدە سەرکەوتووە بێ خوا حافیزی ناکات لە دەنگدەرەکانی بەڵکو لەو ڕۆژەوەیترە بە جۆرێک لە جۆرەکان تەماسێکی باشێ بێتەنان لە هەندێک وڵاتە کاندید ئۆفیسی هەیە سەردانیەکرێ ژمارەیەکی ئاشکرای هەیە خەڵک پەنای بۆ بە بۆیە لێرەشەوە خەڵک ڕاستە دەتوانانی خەڵک تەسەوڕاتی ڕاست بکەیتەوە کە بزانێ وەزیفەی تۆ لەوێت چییە تۆ تەماشا بکە ئێستا من گوێم لێ هەندێک خەڵک بەتابەت لە ناو شەقامی واز ڕوانینی هەیە بۆ کاندیدکەیتر بێ کاندید دەتوانێت تەنان دەسەڵاتەکانی حکوومەتیش کە دەسەڵاتی تەنفیزی بیکە بۆ نمونە هەر چی ویست بیکە چۆنی ویست نامی بخوا و لە ڕاستیەوە پەرلەمان دیاری کراوەکی وەکو پەرلەمانتە چەند هەمویان ئەوەرکانێکە لە یاسادانان ئەو محکەمەی اتحادیە و سەلاحەتیشی لە سندونەتەوە وەزانیتان لە 2000 وابزانم حەڤە بوو یان پێش وەخت 2010 بوو لەو بڕوارە بڕارێکی هەیە وەکو فتوایەک دەری کردووە کە وەزیفەی تەشریع زیاتر ئەو مەشاریعانن لەوێ مەشروع و مقتەرح وەکو پەرلەمانی کوردستان فەرقی هەیە ئەوانەی کە لە حکوومەت پێڵێن مەشروع ینی پرۆژە یاسا زیاتر ئەرکی حکوومەتە چونکە و هەروەها پێش یاساشی لێسەندوێتەوە ها مقتەرح قانون بۆچی چونکە هەر حکوومەت خۆی یاسا جێبەجێکە کەواتە با ئەو درافتەکەی بنێرێ ئەزانێت تەفاسیلەکەی چییە ئەوەی بکەواتە وەزیفەی چاودێری پرسەکانی بودجە زۆر هەستیارە بۆ عێراقێک پڕێتی لە کێشمە کێشمود لە دایکبوونی بودجە وەکو پرسێکی سەرەکی و سەرکەوتووە ئەمانە بۆ ئێمە زۆر گرنگە لە پرسە دەستوریەکان وایە سە دەستوری عێراق لە لێواری مەترسیە گەر هەموار بکرێتەوە ئەوانە هەمووی ڕاستین سوپاس دەکەم کاک هۆگر سەبارەت بە بەشداری خەڵک ئەو باسی ڕێکارەکانی کۆمیسیۆن کرد بە ڕێزت کە بۆ ئەوەی کە تەزویرەکە دووبارە هەندێک ڕێکاری گرتووە بەس سەبارەت بە بەشداری خەڵک زۆری بەشداری خەڵک کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی تەزویرەکەش بەڵێ بێشک ئەویش هەندێ با بڵێن بیردۆزە هەیە لێکدانەوە بۆ ئەو دەکەن دەڵێن مەساحەی بەشداری خەڵک هەرچەندە زیاد بێ ئەگەری ساختە کەمتر دەبێ بەواتای با بڵێن ئەگەر هەوڵێکی شەبێ لە دەرەوەی ئەو ئیجرعاتانەی کە هەیە هەوڵ بدرێت ساختە بکرێ ڕێژەی بەرزی دەنگدان ڕێگری لەو پرۆسەیە دەکا و دەبێتە هۆی ئەوەی کە دەنگدەر تەمسیلی ئیرادەی تەبیعی خۆی بکە ئەمە بەشێکێتی بەشەکەی تری زۆر جار کە دەگوترێت با بڵێن ئایا ئەو هەڵبژاردنە ڕنگدانەوەی ئیرادەی دەنگدەرە مەرج نییە بەس بە ساختە مەسەلەن ڕێژەی زۆری خەڵک کە ناچێ تۆ دیقەت بدە با بڵێن وا پێشبینی بکەین یا بیبینین هەر بازنەیەک لەو بازنانەی کە لە هەرێمی کوردستانە ڕێژەی 10% خەڵک بچێ و 3 تا 4 یا 5 کاندید تێیدا هەڵدەبژێردرێ بە بۆ چوونی تو مەسەلەن 10% بازنەیەک بچن 4 کاندید هەڵبژێرن بۆی بچنە پەرلەمان بە دڵنیایی ئەو 4 کاندیدەش هەموو دەنگەکان نابن چونکە کۆمەڵە کاندید منافەسە دەکەن واتە 4 کاندید دەچن نوێنەرایەتی ناوچەیەکی جوگرافی دەکەن بۆ نمونە نزیکەی 400,000 هاوڵاتی لێیە هەمویان بە ڕێژەی 5% یا 4% دەنجی خەڵک نوێنەرایەتی دەکەن ئەمەش ئەگەر بە شێوەیەکی گشتی لێکدانەوەی بۆ بکەین واتە ڕنگدانەوەی ڕاستەقینەی ئەو دەنگدەرانە نییە یا ئەو هاوڵاتیانە نییە لەو زۆنەیە لەو سنوورەیە لەو بازنەیە بۆیە بە بۆچوونی من بەشداری بە تایبەتی لە دەوڵەتی یا با بڵێن لە ناوچەیە کە تازە گەشەی دیموکراسی دەکا یا لە دموکراسی ڕاگواستراوەین بەشداری خەڵک سەنگێکی گەورەیە بۆ ئەوەی کە با بڵێن سیقا یا متمانە بدەین ئەو نیزامە سیاسیە یا ئەو کاندیدانەی کە نوێنەرایەتی با بڵێن هاوڵاتیانەکەن لە بڕیاردان بە بۆچوونی من چەندی بەشداری زێدە ببی هۆشیاری زێدە دەبی بێشک سەختە یا دەستکاری لە ئیرادەی دەنگدەر کەمتر دەبێتەوە و بۆیش دایمەن ئێمە هانەدەین و داوا دەکەین کە هاوڵاتیان بەشداری لە پرۆسە هەڵبژاردن بکەن و لە 4 ساڵ جارێک ئەو پرسە دێتە پێش پێویست دەکاتن هەر یەک لە هاوڵاتیان لەگەڵ ئەوەی ئەوە مافە بەڵام بچێ ئەو مافەی خۆی ممارەسە بکە بە تایبەتی گەنجەکان ئەوانەیە کە یەکەم زارە بەشدار دەبن تەجروبەکەیان نەبینیوە ئەزمونێک لە ژیانیان زیاد دەکەن بۆیە بە بۆچوونی من دەبێ هەموو هەوڵێک بۆ ئەوە بێ زۆرترین هاوڵاتی لە سەرتاسەری عێراق بەشداری لەو پرۆسەیە بکە لەگەڵ ئەوەش بەداخەوە هەتا ئێستا مؤشرەکان
بەپێی پێویست نییە بۆ هاندان و لێرە بەرپرسیارەتی هەمەلایەنە هەیە لە سەرویانەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و هێز و لایەنە سیاسیەکان و دامەزراوە جیاوازەکان ڕۆڵە بینن لەوەی کە هانی خەڵک دەن زێدەتر بەشداری بکەن و بتوانین با بڵێن پرۆڤەیەکی سیاسی ئەزمونگەراییەکی سیاسی بۆ تاکەکان و هاوڵاتیەکانمان دروست بکەین و بۆش ڕێگری زیاتریش لە مەسئلەی ساختە یا دەستکاری دەرەنجامی هەڵبژاردن دەکەین بۆ ئێمە پێمان وایە زۆر گرنگە هاوڵاتیان بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاکۆگر سەبارەت بە کاندید لەم هەڵبژاردنە تا چەند ڕۆڵی گەلاکەرەوەیە بۆ ڕەنگە هەندێک لیست و قاوارە بێر کاندیدەکانیشان نەناسێنن گرنگە دەنگدەر کاندید بناسێ؟ هیچ گومانی تێدا نییە ئەو سیستەمە نوێی هەڵبژاردن بارودۆخێکی هێناوەتە پێش ئۆتۆماتیکیەن کاندیدەکان نزیکە کاتەوە لە دەنگدەرەکان چکە یەکێک لە فایدەکانی با بڵێن سیستەمی فرەبازنەی ئەوەیە کەوا دەکات کاندیدەکە نزیکتر ببێتەوە لە دەنگدەرەکانی بۆیە ناسینی کاندیدەکە پرسێکی گرنگە و بە بۆچوونی من با بڵێن دەکرێت لە 4 قۆناغدا با بڵێن دەنگدەران ئەو کاندیدانە بەسەر بکەنەوە لە پێشدا ئەو کاندیدەی کە تەجروبە کراوە چونکە کۆمەڵێک لەو کاندیدانە لە ئێستادا ئەندامی پەرلەمانن و خەڵک ئەدا و قدرەتی ئەو پەرلەمانتارانەی بینیوە بە ئیجابی یا بە سەلبی کە ئەو مەبدەئی دەرێ المجرب لا يجرب یعنی ئەگەر باش بوو و با بڵێن پەرلەمانتارێکی با بڵێن بەوەفا بووە بۆ دەنگدەرەکانی فاوە پێویست نیە تۆ تاقیکەوە دەکرێت با بڵێن دەنجی بۆ بدە یان ئەگەر ئەوە نەبووە کە تۆ پێشبینی دەکرێت وزارە دەنجی پێ نەدەی. هەنگاوی دووەم زۆر پێویستە لە بەرنامەی ئەو کاندیدە لێپێچینەوەی لێ بکەی بەرنامەکەی چییە چەندە لەگەڵ خواست و داخوازیەکانی خەڵک دەگونجێ پاشان کەسایەتی ئەو کاندیدە ئایا شایستەیە بۆ هەڵگرتنی ئەو بەرنامەیە لە توانایدا ئەو بەرنامەیە جێبەجێ بکە و پاشانیش لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردن و لە کاتی با بڵێن چوونە ئەو با بڵێن معرەکەیە چەندە ئەو پشت بە توانا و کاریزمایی و قدرەتی خۆی دەبەستێ بۆ ئەوەی بتوانێ با بڵێن ڕۆڵی هەبێ. خاڵێکی ترکە گرنگە ئوستاز بە تایبەتی ئێمە بۆ دەنگدەران یاریێمی کوردستان قسە دەکەین ئەمن بەداخم بەڕاستی ئێمە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەبێ جیاوازی بە بەردەوام ئەوە دەڵێنەوە کە بەغدا ناوەندی بڕیارە و بەغدا شوێنێکی گرنگە و بەڕاستی ژوایە ینی پایتەختی عێراقە و بڕیاری چارە نووساز لەوێ دەدرێ ئەگەر بە شێوەیەکی گشتی دیقەت بدەینە ئەو کاندیدە بە ڕێزانەی هەڵبژێردراون تەبانەوە بە شێوەیەکی ڕێژەیە حقیقەت دەبووە کاندیدی بەهێزتر و خەڵک و کەسایەتی خاوەن بڕیاری زێدەتر ڕەوانەی ئەو شوێنانە بکرێن بۆ ئەوەی لەوێ بتوانن بەدەر لەوەی چێ براوەیە چێ دەچێتە ئەوێ لە هەر هێز و لایەنێتی سیاسیش بێ ئەو کەسانە کەسی بڕیار بەدەست بن لە ناو حیزبەکەی خۆیان لە سەرکردایەتی و پێگەی بەهێزیان هەبێ و ئەوە بەڕاستی گرنگی گەورەی هەیە لە ئایندە چونکە تۆ پەرلەمانتارێکە نێریە بەغدا کە خۆی توانای بڕیاری نەبێ پێویستی بەوە بێت جارێک کە بگەڕێتەوە و ڕاوێژ بکە و چاوەڕوانی بکە وەکو بینیمان لە ئەزمونەکانی ڕابرد بڕیارەکان دەردەچن ئێمە خەریکی گفتوگۆین بۆیە بە تەسەوری من یەکێک لە خاڵەکانی کە ئێستا تێبینی دەکرێت ئەوەیە تۆ چەندە دەتوانی ئەو کەسانێک کە بڕیار بەدەستن لە ناو حیزبەکان ئەوانە لەو هەڵبژاردنەیە کاندید بن بۆ ئەوەی بازار ئەگەر دەرچوون و ئەو شەرەفەیان بەدەستێنە شەرەفی دەنگدەران و متمانەی دەنگدەران بتوانن باشترین نوێنەرایەتی دۆزێک بەرنمەیەک با بڵێن بیر و بۆچوونێکی سیاسی بکەن چونکە بە نەتیجەوان لەوێ سیاسەتەکەن و ڕۆڵە جێڕن لەو بارە. بەڵێ سوپاس دەکەم کاکدانە سەبارەت بەوەی کە ڕەنگە لەم بارودۆخەدا قسە و بەڵێنی زۆر بە خەڵک بدرێ هاوڵاتی چۆن ماوە لەگەڵ ئەو بەڵێنێک بەڵێنی کاندیدەکان حیزبەکان چۆن مامەڵی لەگەڵا بکە خۆی هەر سروشتی جۆری پرۆپاگەندەیان جۆرێک لە خۆ هەڵبژاردن چونکە مە کایەکە ئیتر جۆرێک مۆدێلێک هاتۆتە ئێرە ئەگەر ناوێنێ دیموکراسی و چی ئەوە تەمەعن دەتوانین بڵێن یعنی دەتوانین بڵێن لە دیموکراسی ئەچێ
ئەژینا بەدڵنیاییەوە زۆری نوقسانە زۆر ناتەواوی هەیە بەڵام سروشتی کایەی پرۆپاگەندەوە خوازێ بە تایبەت ئەم قسە جەوهەریە بۆ کاندیدی سەرکەوتوو ئەوەیە کە باز لە پلان و بەرنامەکانی بکە بەڵام بەڵێنی ناڕاست و نادروست وا بزانم بایەوەندە وشیاری دەنگدەر دروست بووە کە جای بکاتەوە لە یەکتری و نمایش و پرۆپاگەندە و جۆرێک لە قسەی قەبە و گەورە جا بکاتەوە لەویدی بەڵام دوجار هەمیشە بێ کاندید قسە نەکا لەسەر فەزا گشتێکە بە قەدەری قسە بکە لەسەر پلانەکانی خۆی لەسەر ڕوئیایی بۆ ئەم پرسە چۆنێتە دی بۆ نمە تۆ تەماشا بکە ناتەواویەکەیە ئەمە خزمەتێکی باشە بۆ کاندیدەکان بۆوانی کە چنە و بازاڕێەوە ئێمە لە وڵاتی عێراقە کە وڵاتێکی فیدراڵیە هەمیشە دەوڵەتە فیدراڵیەکان دوو مەجلیسین دوو ئەنجومەنین ئەو ئەنجومەنی دووەم دروست نەبووە کە پێوترێ مەجلیسی اتحاد ئەنجومەنی فیدراڵی پیرانیان بڵێ بەڵێنی لە هەندێک وڵات ناوی پیرانە بۆ شێوە تۆ تەماشا بکە هەر مستەواکەی لە خوار مستەوای پەرلەمانەوەی پەرلەمان بەپێی دەقی دەستوری و مەهامەکانیشی دیاری کراوە کەچی ئەم بە یەک دەرهاتووە ئەڵێ ئەنجومەنی فیدراڵی دروستەکرێ و بە یاسا کارەکانی ڕێگەخڕێت کەواتە لە ڕووی مستەوا نەزمتر ئەنجومەنە فیدراڵێکە تۆ لێرە ئەبێ داکۆچی لەسەر ئەم پرسە گشتیانە بکەیت دوجار هەرێمەکان کێشان لەگەڵ ناوەندا چێ ئێمە کۆمەڵێ مەلەفی ساخین و ئەوانەمان هەیە دەتوانن تۆ وەکو بەرنامەی خۆت وەکو پلانی خۆت ڕوئیای تۆ بۆ ئەم پرسانە کاریگەری دانێنی تۆ دەتوانی تەفەهومێکی بەدڵنیایی ئەوانە هەمووی گرفتی گەورە و مەسیرین بەڕاستی تۆ توانی لە بارەیانەوە زۆرترەوە بکەیت دوجار حەزەکەم و ڕاستێ بڵێم کە هەموو ئەو ناوەند و ئەنجومەنانەی کە هەڵبژاردننی بۆ کرێ یەکێک لە وەزیفەکانی کە دەتوانین بڵێن لە نێو دێڕەکانە نووسراوە مابەینە سوتور ئەوش بریتێ لە تۆمارکردنی هەڵوێست ئەمە نەنووسراوە لە دەقی یاساییە بەڵام لە ڕووی پراکتیکیەوە تۆ ئەیان بینی تۆ تەماشا بکە ئێستا ژمارەیەوانەی کە کاندی یاخود ئەندامی ئەوە ئەنجومەنە بوو لە خۆلی پێشوە و لە خولەکانی دیژە کە هەبووە لەو چوار خولێجا بۆ زانیاریتان ئەم جارەکە هەڵبژاردننی پێشوەختەوە وەکو میوانی ناوەخت وایەنی بۆی ئەو جۆرە ساردەی دروست کردووە حاڵی بووی ینی جۆرێک ساردی جۆرێک لە گەرموگوڕی و تەعاتوفی دەنگدەر نییە کە یاخود بڵێن لە شەقامە بەڵام دوجار وای کردو کە ئەمە چونکە نزیکە بینەوە لە بەروارەکەەوە پرۆسەکە گەرمترە بێ ینی بەتایبەت بۆ هەندێک لایە ئەوەی کە زۆر گرنگە تۆ بیزانی ئەم خەمانە بکەیتە خەمی گشتی و دوجار هەر لێرە فۆکەسەکە نەبێت چونکە من گوێم لە هەندێک لەوانە بوو بەڕاستی من بەگشتی باسێکم وا مەزانی هەڵبژاردنە بۆ پەرلەمانی کوردستان نەمەزانی هەڵبژاردنەوە بۆ پەرلەمانکی واتە تۆ بێ پرۆژەکانتن ڕوو لەوێ بن بەڵام دوجارە بێ و ڕاستش بزانی ئەو دێڕاڵێم کە بە دڵنیاییەوە تۆمارکردنی هەڵوێست وە تۆ لە ڕیزی کاندیدا دلێر و شارەزا و بە تواناکان نابی کە تۆماری هەڵوێست بکەی باوەڕما لە هەموو وەرکەکان گرنگتر باشە بەس وەکو پەرلەمانی کوردستان ئێمە دوێنێ گوێمان لە سەرۆکی حیزبێک بوو باسی لەوە کرد کە پەرلەمانتارەکانیان لە پەرلەمانی کوردستان بڵێن پاسەپۆرتی دیبلۆماسییان ڕەتکردەوە هەر خود لە پەرلەمانی کوردستان شتێک هەیە بە ناوی پاسەپۆرتی دیبلۆماسی تا پەرلەمانتار ڕەتی بکاتەوە دووپاتێکەمەوە بەڕێژان ئەوەشی کە گوێ لە ئێمە بەڕاستی سروشتی ئەم دامەزراوەیە وایە کە ئینسان هەڵدەبژێرێت چێتە ئەوێ کۆمەڵی ئیمتیازاتی بەخۆوە دەگرێنی خۆتۆ ئەو خەڵکەی ناکەیە سەرجادا بۆ زانیاریێنی بەڕاستی لەوانەیە ئۆفەرەکانی سارە ئۆفەرەکانی دیکەوە بگرێت تۆ تەماشا بکە دەسەڵاتی جێبەجێکردن ئۆفەری گەندەڵی زۆر بۆ دروستە بێ بەس ئەمان لێرە کەمترین ڕێژەی بۆ دروستە بێ لەو ڕۆ ئەوەی کەیە بۆ بەتایبەت بۆ پەرلەمانی کوردستان ئەو پرسە هەر من یەکەم جار بە جۆم لێ بێنی بەڕاستیان نەم بیستۆشتی وار چونکە تۆ دیبلۆماسیەتی چیەکەیت تۆڕخۆ هەرێمیکی لە چوارچێوەی وڵاتێکی فیدراڵای شتێکنی لە پەرلەمانی کوردستان پاسەپۆرتی دیبلۆماسی زۆر عیبیشە پرسی وا بجوڵێنی بەڕاستی عیبە تۆ لەسەر عاتیفە ئیش بکەیت واتە خەتوکەی عاتیفەی خەڵک بی نەک بێ قەناعات دروست بکەی بۆ بەرامبەر قەناعات دروست بکە بۆ بەرامبەر کە ئەگەر دەنگیش نەدەم بە تۆ بەڵام متمانەم هەیە بە تۆ کە لەوێ بی نەک بڵێ وەڵاهی ینی کابراوتی ئێرە قسە بڵێ بە بۆشەکە دەنگیاوە تۆ ئەمە کارەساتێکی گەورەیە کە تۆ لە خانەیە کابی کە ڕووی هەمووان سپی بکەی بە تایبەتە و دەنگانەی کە دەنگی جیاوازن واتە تۆ نمایندەی و نوێنەرایەتی خەڵکانێکی ناکەی کە هەروە دەنگەدەن و شوێرانە وڕبەڕێکەوەن ئەوە نەخێر نەشمولی هەرێمی کوردستانی کردووە نەم ئیمتیازەش وەرگیراوە حتا بڕی ئەو پارانەشکیان و دراوە بەها بەینەکان و ڕەتکراوەتەوە چیتەوە بۆ کەسی ناهەولێری بووە بۆ زانێت بەڕێستان ئەو مەبلەغە پارانەکە لەوێ یەی تاوێ کە لە ماڵی خۆت هابی و جێوڕێ بێنە بەڵام بۆوانێک کە دێنەوێت تازە ماڵ دروستەکەن تا ئەو فترەی کە لە ناو دامەزراوە وەزیرە بن ئیمتیازێک وەرەگرن کەواتە ئەوە ڕاستێکە هیوادارم ئێمە
متاجرە نەکەین بە قەدەری ئەوەی قەناعەت دروست ئەوەی کە ئێستا تاپۆکردنی خان و شوقە لەسەر پەرلەمانتارەوە هەیە یانە 4 ساڵەتی دادەمێن تۆ دوای دەڕوا و بۆ خولێکی ترە هەر نەبووە نەخێر لە ماوسم پەرلەمانی کوردستان بڵێ پەرلەمانی کوردستان سەبار بە شوێنی نیشتە جێبوون بۆوانەی کە زیاتر ناهەولێرین بەڵام ئێستا دۆخێکیان دروست کرد کەوانەی کە هەریەنە ئەوێش هەر بەتابەت هەولێریەکانی دەتوان وەری بگرنەوە من ڕاستیەکان هێڵێم تۆزێ تاڵیشن بەڵام هەردەیان لێم دوو شوێنی هەیە لە سیتیانی کە دروستکراون عیمارەیەکی هەیە یەک عیمارە ناو کۆی کۆمەڵی عیمارە کە پێیان وترێن ناسیتی ئەو لە زمانی بازاری پێدەڵێن شوقەکانی زەکەریا یەک عیمارە هەیە ئەندامانی نیوەیان لەوێن نیوەی ئەندامەکانیشی لە ئیتالی یەکن تەنها تۆ مافی ئیستیغلالە هەیە و ئیستیعمالی ئەم شوێنانە بکەی مافی تەمەلوک و مافی بەکارهێنان و مافی بەکرێدان و نەخێر پیاوەتی پێوەکردن نییە بە هیچ شێوەیەک بۆ 4 ساڵش بۆ 4 ساڵ دوێەوە دەوێت نەخێر هەر نابێ من خۆم بیرمە لەیەکێکیانە من لیژ نەبووم لە 2014 دامێک یابووی بە ڕێکخراوی سالاسیما ئێمە چوین لێمان سندەوە من ئێسەر بیرمە ئەوم لە بیرە لیژنەیەک بچوو من نەچووم لیژنەیەک هەمومان چوین و لێمان سندەوە کە نابێت تۆ ئەمە تەنها بە خۆ دراوەکو هاوڵاتیەک وەکو ئەندام کە مەقعدێکی شەگرتووە بەڵام وەکو خانەوادە بەکاریبێنی بۆ ئەو شتانە جوڵاندنی ئەم پرسانە گرنگ نییە تۆ بۆ زانیاری دەبێت دەنگدەر بزانێت لەم دۆخە ئەگەر هەرچی تۆ ڕقم حسابیەکەش فری بێ هەرچی پارڕاپێشی بەڵام ڕووسور بی کە بتوانانی تۆماری مۆقف بکەی بەس نەگەوەی کە تۆ بڵێن هەر لە ساڵ یەکەم و خواحافزی بکەی لە ئەندامەکان تۆ نیە تەواو کۆتایی پێبێنی ئەو دیوەکەی تریشێ بێ باز بکەیێنی هەر وەلا تەقرەب الصەلا باز نەکەی بەڕاستی حەق وایە و ئەنتوم سوکاراشی لەگەڵ بێ باش سپاس دەکەم کاک هۆگر سەبارەت بە چاودێری ڕێکخراوە ناوخۆیەکان ئێوە ژووک و تۆڕەکەی خۆتان و بڵین وا بڕیارە کە بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیش بڵین نەتەوە یەکگرتوەکان بڵین چاودێری ئەو هەڵبژاردنە بکە ئەمە هیچ لە بارودۆخەکە دەگۆڕێت بڵین کاتێک باسی پرۆسەی چاودێریکردن لەسەر هەڵبژاردنەکان دەکەن بە حەقت پێویستە تۆزێ بە فراوانتر ببینین بە بۆچوونی من ئێمە زیاتر لە چاوێک و مۆدلێکی چاودێریمان هەیە لە زۆربەی دنیا گرنگترین چاودێر ئەوانەی کە چاو دەخەنە سەر پرۆسەکە و هەوڵەدەن پرۆسەیەکی بێگەرد پاک بێ دەنگدەر خۆیەتی هەرچەند ئیش لەسەر دەنگدەری هۆشیار بکەین ئەوەندە دەتوانین پرۆسەکە بپارێزین لە هەرکی ماسیەک یا کەم و کوڕیەک خاڵی دووەم ئەوەی کە زۆر بە گەورەی دەبیندرێ با بڵێن نوێنەری یا بریکاری لایەنە سیاسیەکان و کاندیدەکانن ئەمان ژمارەیەکی زۆرن من بە پێی ئەزمونم لە عێراق لە هەموو ئەو هەڵبژاردنانەی کە ئەنجام درراوە بە دەگمەن تۆ وێزگەیەک دەبینی کە نوێنەری دوو لایەنی سیاسی یا زیاتری لێ نەبێ بۆ ئەوی چاو بدەنە ئەو پرۆسەیە و نێڵن پرۆسەکە بەلاڕێدا ببردرێ سێمیان با بڵین ئەو چاودێرە نێوخۆی و نێودەوڵەتیانن کە ئەوانی ژمارەیان کەم نییە وەکو تەرەفێکی بێلایەن چاو دەدەنە پرۆسەکە و چاودێری دەکەن جیاوازیان لەگەڵ دوو بەشەکەی یەکەم ئەوەیە کە دەنگدەر و هەروەها بریکاری لایەنی سیاسی یا کاندید توانایان هەیە تانە لە بەڕێوەچوونی پرۆسەکە بدەن بەڵام چاودێرە نێوخۆی و نێودوڵەتەکان تەنها راپۆرت بەرز دەکەنەوە و تێبینی و سەرنجەکانیان دەدەنە کۆمسیۆن و هەندێک جار کۆمسیۆن بە هەند وەری دەگرێ و سوودی لێ وەردەگرێ و هەندێک زاریش وەکو پێویست نایبینێ ئەوەی کە جەنابەت باست کرد نوێیە بۆ یەکەم جار لە سەرداوای حکوومەتی عێراقی داوای لە نەتەوە یەکگرتوەکان کردووە بڕیاری ئەنجومەنی ئاسایش دەرچوو بۆ نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق ئەرکێکی زیاد کرد جگە لە ئەرچی ڕاوێژکاری و پێدانی یارمەتی هونەری ئەرچی چاودێریکردنیشی خستە سەر شانی نێردەی نەتەوە یەکگرتوەکان و بۆ ئەو مەبەستە چاودێریان ناردووە بۆ ئەوەی چاودێری پرۆسەکە بکەن و دوازار راپۆرتێک پێشکەشی ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان دەکرێت و ئەمینداری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە ڕووی ئیجرائیەوە ئەم راپۆرتە دەخاتە بەردەمی ئەنجومەنی ئاسایش و هەروە ئەنجومەنی با بڵێن جەمعیەی عامە ئەنجومەنی گشتی کە ئەوە هەموو سەرۆک وڵاتەکانی تێدایە بەنەتیجە شەرعیەت دان بە هەڵبژاردننی ئەو جارە بەپێی ئەو بڕیارەی مەجلیسی ئەمن مەلەفێک دەبێت کە لە ئاستی نێودەوڵەتی دەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە ئینجا چجای ئەوەی کە چاودێران مەسئلەی دامەزراوەکانی میدیا و ڕقابەی داخلی ناو کۆمسیۆنیش کۆمسیۆن خۆی ڕێکارێکی ئیجرایی هەیە چاودێری دەکا ئەمە جگە لە ئەو جوهودانەی کە حکوومەت ئەنجامی دەدا چونکە هەندێک کار هەیە بە تایبەتی
هێنانی ئەم هەموو تەکنەلۆجیایە بۆ ناو پرۆسە هەڵبژاردن وا دەکات هەندێک ئەجیزەی متەخەسیسی دەوڵەت هەیە دەبێت چاودێری ئەو پرۆسەیە بکە و ئەوەی کە ئەم جارە ئەو پرسش جیا دەکاتەوە لەگەڵ جارەکانی تر ئەوەیە کە سەرۆک وەزیرانی عێراق کە سەرۆکی باڵاترین دەسەڵاتی تەنفیزیە لیستی نییە خۆی سەرۆکی لیستێک نییە بۆیە دەتوانی کاراتر باشتر ئەو ڕۆڵە بجێڕێ و بێلایەنانەتر بێوێ کارەکە ئەنجام بدا و بشێوێ دەستکەوتێک بۆ خۆی تۆمار بکە کە پرۆسەیەک بێتە پێش باشتر لەوەی کە لە ڕابردوو هەبووە و شاید حاڵی زێدەتر هەر ئەوەش وای کرد سەرۆک وەزیران و حکوومەتی ئەو کابینەی ئێستا داوا لە نەتەوەی گرتوەکان بکە کە بێت چاودێری پرۆسە هەڵبژاردن بکە و مفاتحەی زیاتر لە 75 دامەزراوەی نێودەوڵەتی و وڵاتانی پسپۆر لە بواری هەڵبژاردن کراوە کە بێن چاو بدەن ئەو پرۆسەیە و سەرنجی بدەن بۆی کەمترین ساختەکاری تێدا بکرێت بۆیە بەگشتی ئەمانە هەمویان ڕۆڵێکی گرنگ و گەورن کە پرۆسەکە کایەکی تر لە پاڵ ئیجراعات زیاد بکەین بۆ پاک و بێگەردی و ئازادی پرۆسەی هەڵبژاردن لە عێراق. سوپاس دەکەم کاکەور کاکدانە کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە بایکۆت ئەگەر هاوڵاتی بایکۆت بکاتیت خزمەتێک دەکات بڵێن ناخۆی بۆ زانیاری یعنی تۆ تەماشا بکە لەم سیستەمە سیاسانەی لە وڵاتانە هەیە هاوڵاتی زۆر جار لە پەراوێزایە جا کەم وایە ئاوا دەرفەتی دەنگ هەڵبڕین و یەکێ لە مافەکانی بریتە لە دەنگدان خۆ پیشاندان کورە جۆرێک لە ئەعتسام جۆرێک لە ناڕەزایی دەربڕین نووسین تەجەموعات و دروستکردنی حیزبی سیاسیدا تۆ خۆ لەم هەموو مافانە بەڕاستی خۆ بایکۆتی بکەی واتە خۆ بەدەستی خۆ لاسیکێک بەدەستەوەی ئەم مافانش کە بە تۆ دراونیان کوژێنیتەوە ئامادەنی ئەویان بکەی بەڕاستی کارەساتیش گەورەیە باوەڕمانیە خەڵکی عاقڵ خۆی بدا لە گەمەی چیوە هەر چۆن هەڵەیە حیزبی سیاسی بۆ دۆڕام بچێتە ناو پرۆسەکەەوە هەروەش هەڵەیە هاوڵاتی بایکۆردیان زۆرێکتانان تەدبیری لێ بکاتەوە بۆ زانیاری ڕاستە تۆ لێرە دەنگدەر هەموو حکومە شەرعەکانی بەسەرە دەسەپێنی جاری واشە پرۆسەکە هەر قەدەغەکراوە بێ و چۆن ئێمە پێ دەڵێن حرام کراوە بێ بەڕاستی ئەوە چونکە پرسێکە هیچ مانایکی نییە بەس لێرەدا دەتوانین لە چەندین لاوەمانەکانی بۆ بینینەوە یەکەمم کۆمیسیۆنەیە یەکەمین جارە کۆمیسیۆنی مۆدێلی پێشوو نییە و ئەوەی کوردستانیش نییە کە تەجربە کراوە کە ڕێژەی زۆری ساختەکاری یان ناتوانە یان بەڕاستی ئەنجامی باشی نەبوو ئەم جارە کۆمیسیۆنەکە تیمێکی تازن ئەگەرچی تەجربە نەکراون ئەمانە سەرکەوتون لە ئادای ئەم هەموو ڕێکارە تۆ تەماشا بکە خۆ لە بەشێک لە ئینتخاباتەکانی پێشوشە ئەم جۆرە جیهاز و کەرستانە هەبووە تەنانەت هەندێکیانەر ئیش ناکات ڕۆژی هەڵبژاردن بۆ زانیاری هەندێک لە کەلوپەلەکان بەڵام دوجار هاوڵاتی لێرەدا زۆر بایەخێکی گەورەی هەیە تەنانەت یەک ڕاستی بە جەناب بڵێن بەشی زۆری ئەو هاوڕێیانەمان کە یاسایی بوون و بەڕێوەبەرایەتی وێزگەکانیان کردووە و تەزویری گەورە لە سەعاتی زیادکراوە ڕوادا لەو سەعاتە کۆمەڵێ دەموچاویان هێنایە ناو بنگەکان ناویشیان هەبوو هەندێکیان یەکێک لە هەڵبژاردنەکان زۆر سیر بوو بڕیار بوو کە جۆرێک ئەوەی نفوسیش پێ بێ هەوی حالمەدەین لەگەڵ جنسێشە وتی جنسیەکانم نەگەرم و بە پرنتەر بۆیان کردبوون هەر گەرم بوو وەکو چۆن زۆر زۆر بڵێن تازە و حازکرا بوو ئەمانە بە گشتی ئەگەر تۆ نەچیتە و شوێنانە بەڕاستی بە دڵنیاییە و دەرفەتێکی گەورەی شەپۆلی یەکەمی تەزویر لێرەوە بەڕاستی دروستە بێ ئەمجا دوایی بە کورتیەنێک وتت واجبیش دەبێ هەڵبژار نەکراندێک حاڵەتە بە دڵنیاییەوە جاری وایە وەکو پرۆسەیەکە بێ بە ململانێکی قوڵی نەتەوەیی یانە بێ بە ئاینی یان سەرخستنی پرۆژەیەک من دووپاتێکەمەوە بۆ کەسێک کە پابندە بە چەمکە شەرعیەکانەوە سەرخستنی هەندێک هاندی دوو دەموچاوە ئەمە ڕێکلام ناکەم بۆ کەس زۆر پرسێکی هەستیار و چارە استراتیژیە وەکوەوە نییە کە هەر بەڕاستی بچی یانەچی ئەمە هیوادارمەوەی کە پابندە بە چەمکە شەرعیەکانەوە تێبگا لەوەی کە تۆ گوناحبارەبی هەمیشە وتراوە لەو کەسە مەپرسە کە ستەمەکە لە کەسە بپرسە تۆ بۆ ئەستەم لێکراوە بۆ قبول یەکەی بەڕاستی کەواتە تۆ کە نوێنەرێکە نەبوو لەم کایە بچیتە ناویەوە بەڕاستی دوازار گلەی مەکە سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان دانادارای ئێستا ناسوولێک وڵەت بواری هەڵبژاردنە ستۆدیۆی سەرگی هەروەها لە هەولێرەوە هەوگر چەتۆڕی خەریتۆری شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان سوپاس بۆ بینەرێنەڕێ سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ